بۆچی ناڕەزایەتیە جەماوریەکانی شەقام تەنها لە زۆنی سەوزدا هەیە؟ ڕەنگە لە ناو خەرچی ئەم منتیقەیەشا لە ڕاستیە کە من زیاتر پێ ئەڵێم زۆنی ناڕەزایەتیەکان ڕەنگەوە تعبیرێکی زۆر دروستتر بێ دیوەکەیکەی ئەوەیە لە ڕاستیە خەرچی منتیقەی هەولێر و ئەو منتیقانەی کە یەک زەڕە ناشۆڕژێرتر نین، یەک زەڕە نائامادەتر نین، ئێستێداد و سەرکوتێکە دەسەڵاتەیەکە دەرفەتی ئەوە نادا. ئێستا بڕۆسەری زیندانەکانی بادینان کە دەیان و 25 یعنی ژمارەی یەکجار گەورە لە شخصیات و لە هەسوڕاو هەیە لە حاڵە لە ئەم کۆمەڵگەی ئێمە لە منتیقەی هەولێرە خەڵق لەسەر کۆمەن مەحاکەمەکرێ. ئەمڕۆ برادەرێ هاتووەکو نیوچەشکاتش کاتێکەوە چیەکەن لەسەرەوەی کە ڕەفیقێکم لەسەر کۆمەند 3 ساڵ حکم درراوە. ئەم بەشەی کە منتیقەی بابلین زەردی پێ ئەڵێن بە جۆرێ حرسیان لەسەر سەکوتی هەموو ئەتراز و ناڕەزایەتەکە کە لە ڕاستیە خەڵکەکەی لێواولێەوە بۆ ئەتراز و ناڕەزایەتی. بۆیە مەسەلەکە بۆ ئێمە لە ناوچەکەی ئێمە تەبیعەتی حاڵی کۆمەلگاکە ئەم کۆمەلگە منتیقەی ئێمە بەهەرحاڵ لەو سەر و ئیشتیراعەکان لە تاریخی خۆیان پڕڕەنگتر بووە، دەخالەتی زیاتر بووە، ئەحزابی سیاسی دەستا گروپ زیاتر پەروباڵی کراوەتر بووە، مناقەشات هەتا لە ئاسی ئەحزابی سیاسیا زۆر فراوانتر بووە. حزبی یەکێتی نیشتیمانیە گەروکو هێزە بیبینی کە دەسەڵاتی هەیە بۆ خۆی لە ئێستا ئەوەی کە ڕسمی یان ناڕسمیە حەو باڵی هەیە لە ناوەیەتی نیشتیمانیە.